ئەگەر لە ڕابردوودا پرسیوتە ئاشی نەزانە و خوا دەیگێڕێواتای چییە؟ ڕێگ وەک کابینەکەی نێچیرەڤان بەرزانی و قوبا تاڵەبانیە. ئەگەر دەپرسن چۆن ئێمەش دەڵێن حکومەتێک زیاد لە 48 ڕۆژ کۆبوونەوەی ئاسایی خۆی نەکات. لە زەمانێکدا زۆرترین قەیران و گرفت و کێشە و ململانە سیاسەکان و بەڕێوەچوونی دوو هەڵبژاردن لە ماوەیەکی کەمدا ئەمە ڕێگ مانای ئەو پەندە کوردیە ناگەێنێت. ئەگەر هێشتا پێویستت بە وردەکاری ترە لەسەر پەندەکە لەگەڵمان بە. حکومەتێک لە 27 وەزارەت و دەستە پێکات بێت. زیاد لە 9 مانگە 14 وەزارەت و دەستەی بە شێوەی وەکالەت بەڕێوە دەچن و کە پێشتر لەلایەن کۆمەڵ و گۆڕان و یەکگرتووە بەڕێوە دەبران. ئاخۆ ئەم کابینە و حکومەتە ناودنەی چی؟ سەرۆکێک لە ماوەی 48 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 22 دیدار و کۆبوونەوەی حیزبی و سیاسی و ئیداری بەبێ جێگرەکەی ئەنجام داوە. ئەمە ناودنێن حکومەت یا مەکتەبی پەیوەندیەکانی پارتی ئەوەی لە هەمووی زیاتر مایەتی ڕامانە سەرەڕای گرفت و کێشە و خەمی هاوڵاتیان لە نەبوونی موچە و خزمەتگوزاریە سەرەتایەکانی ژیان لە ئاو و کارەبا و ڕێگاوبان. سەرۆکی حکومەت ڕووی لە وڵاتێک کردووە کە ساڵێک پێش ئێستا لەگەڵ سەرۆکی حیزبەکەیدا بڕیاریاندا تەلاقی بدەن. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چوونیان بۆ بەغدا بە عیبە و عار دەزانی، بەڵام ئێستا بۆ بەرژەوەندیەکانی حیزبەکەی ڕۆژێک لە بەغدایە و ڕۆژێک لە نەجەف. لە هەمووشی سیرتر جێگرەکەشی بۆتە سەرۆکی لیستی حیزبەکەی بۆ هەڵبژاردن و کار و پرۆژەکانی حکومەت لەم کاتەدا بەشێک لە پرۆژەکان بۆ بانگەشەی حیزبی بەکاردەهێنێت و دەیکات بە دەستکەوتی حیزبەکەی. بەشێک لەو پرۆژانە کاری وەزارەتەکانی لای پارتین، بەڵام لە هیچ بەسەرکردنەوەیەکدا وەزیرەکانی پارتی بوونیان نییە. لە ئێستادا سەرۆک و جێگرەکەی بۆ بانگەشەی هەڵبژاردن و بەدەستێنانی ئیمتیازات بۆ حیزبەکانیان ماڵ بە ماڵ و شار بە شار دەگەڕێن. ئەوەی بیریان نەمابێ حکومەت و خەمی هاوڵاتیانە. ئاخۆ ئێستا کاتی ئەوە نەهاتووە لەم کاتی بانگەشە بریقەدارانەی پارتی و یەکێتی هاوڵاتیان و دەنگدەرانی هەرێمی کوردستان بپرسن کێ ئەم حکومەتە بە وەکالەتە بەڕێوە دەبات. ئایا دەوڵەتداری وا دەبێت؟ ئاخۆ کاتی ئەوە نەهاتووە. ئەو کەسانەی شەلم کوێرم لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا چەپڵەتان بۆ لێ دەدەن، هەندێکیان لە برسانە و هەندێکشیان لە ترسانە بێن و دەستکاری ئەو پەندە بکەن و بڵێن ئەم حکومەت و ئەم پەرلەمانە هەر خوا دەیگێڕێ ئاشی نەزانە.